یەکێتی ژنان یەکێک بۆ لەو ڕێکخراوانەی کە جگە لە چەند ساڵی ڕابردوو بۆ ژنان ئیشی کردو بۆ کۆمەڵگە ئیشی کردو بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگا لە هەموو سێکتەرەکان یەکێتی ژنان دەوری خۆی هەبووە لە ناحەی کێشە ناوخۆیەکانی یەکێتی ژنان بێلایەن بووە هیچ وەختێک نەبووە بە عەرقەلە بۆ یەکێتی هیچ وەختێک کێشەی دروست نەکردووە و ئێمە ئەمڕۆکو مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان هاتین بۆ خزمەتیان و سپاسمان کردن و بەڵێنی ئەومان پێدان کە ئیشەڵڵا هاوکار دەبین بۆ کار و چالاکیەکانیان بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگا هەرچەند دەبێ ئەوەش بڵین کە ئێمەش وەکو یەکێتی بەشێک بووین لەم خەڵکەی کە لە هەرێمی کوردستانە بەشێک بووین لەم مۆزە عەشایریەکە ڕەنگە ئێمەش بۆ ژنان ئێمەش هەر کەم تەرخەمیمان هەبوو بێ بەڵام لە ڕێی یەکێتی ژنان کە بێلایەنانە ئیشی کردو یەکێک بۆ لەو ڕێکخراوانەی تەنها بۆ ژنێکی نەپاراستۆ کە یەکێتی بێ بۆیە سەر بە هەر لایەنێک بوو بێ ئەو جوی نەداوەتە ئێمە ئەمڕۆ هاتین دەستخۆشیمان لێکردن پشتیوانیمان لێکردن کە لەسەر ئەو نەهج و شێوازی ئیشکردنی خۆیان بەردەوام بن و بەڵێنی ئەوەشمان پێدان کە ئێمەش وەکو یەکێتی بڕیارمانداوە شێوازی ئیشکردنمان لە بنکەوە بۆ لووتکە بێ لە جەماوەرەکەمانەوە هەر جەماوەر هەر بڕیارێکی دا ئێمە دەیکەین بە هەنگاوی خۆمان